ڕۆژباش بینەران و بیسەرانی کوردستان 24 ڕۆژباش سۆڤان ئەم ڕۆژ من و سۆڤانی هاوکارم ماوەی کاتژمێرێک لەگەڵتانە بین بێگومان ئەم کاتژمێرە تەواوی زانیاریەکانی جیهان و ناوخۆ بیستن ئەگەر بینەری پرۆگرامی ڕۆژباشی کوردستان 24 بن. هەرچەندە زۆربەی هەواڵەکان و زانیاریەکان تایبەتە بە کۆرۆنا، بەڵام لەگەڵەوەشدا ئێمە گرنگی زیاتر بۆ بابەتانەیەین کە بابەتی سەیر و سەمەرن هەم لەسەر کۆرۆنا و هەم ئەو ڕێکارانەی کە وڵاتانی جیهان گرتوانەتە بەر و هەرێمی کوردستان تا چەند و بە چه ئاستێکی تونند و تۆڵ ئەو ڕێکارانەی گرتوۆتە بەر و چۆن سەرکەوتوو بۆتیایە. ئێمە هەموو ئەمانە لە ماوەی ئەم کاتژمێرەیە بۆ ئێوەی خۆشەویست دەخینە ڕوو بەو هیواین کە ئەمڕۆ لەگەڵ دەستپێکی ڕۆژەکە و لەگەڵ دەستپێکی ڕۆژباش پڕخۆشی و شادی بێ ماڵەکانتان و هەر ئاوادان بێت. فەرمووسەوان دەستخۆش هاژە یەکەم ڕۆژی هەفتەیە شەممەیە دەستمان پێ کردووە باوزەیەکی زۆرەوە کە وەکو هەفتەکانی ڕابردوو ئەو بابەتانەی کە سەرنجڕاکێشن ئەو بابەتانەی کە دەبێتە جێی دایخپێدانی ئێوە لە پرۆگرامی ڕۆژباش بخینە بەر چاوتان. لەوە لەیان نەکەین کە ئێمە دوو ڕۆژە کە هەڵمەتی کوتانەکان بۆ منداڵان دەستی پێکردووە لە سلێمانی هەڵمەتەکە دەستی پێکردووە ئێستا ئەمڕۆژ لە هەولێر ئەو هەڵمەتە دەست پێکات بۆ ئەوەی کە ئەزانین ئێستا و دایک و باوکانە ئەو خانوادانی کە مناڵی بچکو ئەلیان هەیە و دڵیان لەلایەوەیە کە ئەم هەڵمەتە لە کاتی قەدەغی هاتوچۆیە چۆن بەڕێوە دەچێت هەڵی ئەومانداوە کە ئەمڕۆ باس لەو بابەتە بکەین و میوانمانە بێت کە میوانداریمان کردووە لایەنی پەیوەندیدارە بۆ مۆزوعەوە و ئەو پرسیارانەی کە لە لای ئێوە ئاڵۆزە ئێمە بۆتانی ڕوون ئەەکەینەوە. ئەمە ئەو بابەتانن کە ئەمڕۆ باسی لێوە ئەەکەین جگە لەوەش هەواڵەکانی ناوخۆ و هەواڵە جیهانیەکان و کورتەی هەواڵەکان و کۆمەڵشتی دیکە. سۆڤان کورتی هەواڵەکان چیتیاگەر بۆ ئێمە بینەران چی بخیتەوە؟ بە چاوان ئێستا چەند کورتەی هەواڵەکان هەم بۆ تۆ هەم بۆ بینەران. زۆر سوپاس فەرموو. دوسەد و هەفتە هاوڵاتی دیکەی هەرێمی کوردستان لە ئەڵمانیا و بەریتانە گەڕێنرانەوە. فەرماگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند لەسەر ڕاستپاردەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی دوو فڕۆکە 170 هاوڵاتی لە ئەڵمانیا و 163 هاوڵاتی دیکەش لە بەریتانیا گەڕێنراونەتەوە هەرێمی کوردستان. ئاماژەی بەوەش کرد بەهۆی وەستاندنی گەشتە ئاسمانیەکان ئەو هاوڵاتیانە لە ئەڵمانیا و بەریتانیا گیریان خواردبوو و لەگەڵ گەیشتنەوەشیان بە هەرێمی کوردستان 14 ڕۆژ کەرەنتین دەکرێت. گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی دەنگۆی جیاوازیکردن لە نێوان پارێزگاکان ڕوونکردنەوەیەکی بڵاو کردەوە. جوتیار عادل گوتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان دووپاتی دەکاتەوە مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لە ڕۆژی یەکەمی دەستبەکاربوونیەوە ڕێنمایی حکوومەتی کردووە کە ئامانج و ئاراستەی سەرەکی کارکردنیان ئەوە بێت کە بە شێوەیەکی دادپەروەرانە خزمەتی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن بەبێ جیاوازی. لە ڕوونکردنەوەکەی حکوومەت هاتووە وەزیرەکانی لایەنە بەشدارەکانی ناو حکوومەت باش ئاگاداری ئەوەن کە ئەو دەنگۆیانە هیچ بنەمایەکیان نییە. پارتی دیموکراتی کوردستان ئەو تۆمەتانەی کەجەکە لەبارەی دۆخی زێنێوەرتێ ئاراستەی پارتی کردبوو ڕەت دەکاتەوە و دووپاتشی دەکاتەوە ئەو هێزانەی ڕەوانەی زیینی وەرتێ کراون سەر با وەزارەتی پێشمەرگەن. مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە ڕاگەندراوێکدا ئاماژە بەوە دەکات جێگەی سەرسوورمانێکی زۆرە کاپەکەکە ئەو مافا بەخۆی دەدات لە هەر شوێنێک کە پێی خۆش بێت هێز بنێرێت و دەست لە کاروباری ناوخۆی هەرێمی کوردستان وەربدات، بەڵام بەلایەوە ئاسایی نەبێت کە حکوومەتی هەرێمی کوردستان ممارەسەی دەسەڵاتەکانی خۆی لەسەر خاکی خۆی بکات. دەشڵێت بەداخەوە ئەو ڕەفتارەی پەکەکە ئێستا و لە ساڵانی ڕابردوو لە دژی هەرێمی کوردستان ئەنجامی داوە، ڕەفتاری سەروەریانە و شەڕفرۆشانە بووە. دوازە توشبووی دیکەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان چاک بوونەوە. دوو کەسی دیکەش لە سلێمانی تووشی کۆرۆنا بوون.
وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەاند 2 توشبووی دیکەی کۆرۆنا لە سلێمانی دەستنیشانکران کە بەرکەوتنیان لەگەڵ توشبوانی دیکەدا هەبووە. لەلایەن خۆشیەوە دلۆڤان محەممەد بەڕێوبەری گشتی تەندروستی هەولێر ڕایگەیاندووە دوای وەرگرتنی چارەسەر 6 توشبووی دیکەی کۆرۆنا بە تەواوی چاکبوونەتەوە. وەباری تەندروستیان جێگیرا. لەلایەکی دیکەوە سەباح هەورامی بەڕێوبەری تەندروستی سلێمانی ڕایگەاند 5 توشبووی دیکەی ڤایرۆسی کۆرۆنا چاکبوونەتەوە و ڕەوانەی ماڵەوە کراون. هاوکات ئازاد مستەفا بەڕێوبەری تەندروستی هەڵەبجا بڵاوی کردەوە منداڵێکی تەمەن 4 ساڵ توشبوو بە کۆرۆنا چاکبوو و گەڕێنراوەتە ماڵەوە. پێنج کەسی دیکە لە سووریا تووشی کۆرۆنا بوون و بەڕێوەبەرایەتی خۆسەریش گیان لە دەستانی کەسێکی بە کۆرۆنا ڕاگەیاند. وەزارەتی تەندروستی سووریا ڕایگەاند لە ئەنجامی پشکنینەکان 5 حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا دەستنیشان کران. ئاماژەی بەوەش کرد تا ئێستا 38 کەس لە سەرتاسەری سووریا تووشی کۆرۆنا بوونە و لەو ژمارەیەش 2 کەس بە کۆرۆنا گیانیان لە دەستاوە و 5 توشبووی دیکەش چاکبوونەتەوە. لەلایەن خۆشیەوە بەڕێوەبەرایەتی خۆسەر یەکەم حاڵەتی گیان لە دەستانی بە ڤایرۆسی کۆرۆنا لە ڕۆژاوای کوردستان ڕاگەاند. چلو هەشت کەسی دیکە لە عێراق تووشی کۆرۆنا بوون. وەزارەتی تەندروستی و ژینگەی عێراق بڵاوی کردوتەوە لە 24 کاتژمێردا 48 کەسی دیکە لە سەرتاسەری عێراق تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. ئاماژەی بەوەش کردووە توشبوویەکی کۆرۆنا لە بەسڕێگیانی لەدەستا و 50 توشبووی دیکەی کۆرۆناش چاک بوونەتەوە. بەپێی ئاماری وەزارەتی تەندروستی عێراق ژمارەی توشبوانی کۆرۆنا گەیشتۆتە 1482 کەس و تا ئێستاش 906 توشبووی کۆرۆنا چاک بوونەتەوە. بە کۆتایی هێنان بە کورتەی هەواڵەکان دەچینە ناو ناوەڕۆکی پرۆگرام. ئێستاش دەسەکەین بۆ بەرگە و بابەتانەی کە ئامادەمان کردووە ئەوە هەوڵێنین زۆرترین بابەتەکان هەم سەرنجڕاکێش و هەم ئاوێتەی هوەر و کللتوریشی بکەین بۆی تۆزێک لە هەواڵە ناخۆشەکان دوورکەوینەوە. ئێمە هەم لە ماڵەوەین پێویستمان بۆیە کە کەشێکی خۆشمان هەبێت و هەواڵی سەرنجڕاکێشیش بویستین. سەرتا سۆمان باسی و هەواڵەشەکەین کە داوا کرێ کرماشان بکرێتە شاری ئامێری میوزیکی کلاسیک. پەیمان زینەدین جێگری سەرۆکی پیشەی دەستی کرماشانەڵێ 20,000 هونەرمەند و پیشەگەر لە 6 لقی جۆرا و جۆر لە شاری کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستان هەن و چالاکیەکەن. جێگری سەرۆکی پیشەی دەستی کرماشانەڵێت داواکاریان بۆ ناساندنی ئەو پارێزگایە بە شاری ئامێری میوزیکی کلاسیک و سونەتی پێشش کردووە وەک چۆن هاوشێوەی شاری سنە کە بە داهێنانی و میوزیک ناونراوە بە تایبەتی دەف بەڵێ بێگومان و شاری سلێمانیش بە هەمان شێوە کە لەلایەن یونسکۆ قەراردرا ساڵی پار بوو بە شاری ئەدەب و هونەر نووسین ناونراو دیاری کرا بۆ هیواین بە هەمان شێوەش شاری کرماشانی خۆشەویست وەکو ئەو داواکاریە بێ کە داوایان کردووە. بەڵام سەرەتا بە گوێیەک لە میوزیکەکە بگرین سۆڤان بزانین چاڵێ با پێکەوە گوێ لە کولتوری ئەو میوزیکە ئەگەر ئامادە بێت لەلایەن هاوکارانمەوە ئەوە دواتر گوێمان لێ ئەبێت. بەڵام ئەوە لە یاد نەکەین کە کوردستان ئەمەندە فراوانە کە ئەوەندە کولتوری کوردی شتی جوانی تایە کە هەر ناوچەیەک لە کوردستان جۆرە ئامێرێک دەژەنن جۆرە میوزیکێک تایبەت کراوە بە ئەوان کە بەکاری دەهێنن و وەکو سمبولێکی ئەو شارەی لات وەک باسمان کرد لە سنە دەف زۆر ئەوەیە بەناوبانگە. جا من یەکشت لەسەر کرماشان بڵێم ئێمە تەنها لە خۆشیەکانە ئاهەنگ و میوزیک و ئەوانەمان هەیە لە کرماشان یان ئەو ناوچانێک کە کرماشان و ئەو منتیقانە شێوازێکی تریشیان هەیە هاژە کە دووربا بۆ کەسێکە با بڵێن کەسێکی کۆچی کردووە تەعزیەی هەیە لە پرسەکانە کاتێکە کەسەکە ئەبەن بۆ با بڵێن بۆ ئەوەی کە بە خاکی بسپێرن جۆرە میوزیکێکیان هەیە پێڵەن چەمەری
شێوازێکی دەهۆڵە لەگەڵ زۆرنایەکە بەڵام زۆر بە شێوەیەک لێ ئەدرێت کە جیاوازە من ئەمەم تەنها لە ناو کوردی خۆمانە بیناگینا هیچ وڵاتێکی تر ئەومان نییە تەنانەت ئێمە لەوە شاد جیاوازین بۆ ئەو حاڵەتەش ئەو میوزیکە هەیە میوزیکە شێوازێکی ژەنینە پێڵەن چەمەری و دیسان و هەر ناو هونەرە ئەمێنینەوە هونەرمەندانی کورد لە هەموو دنیاە بڵاون هەن هونەرمەندێکی کورد بەشداری درامایەکی ئوسترالی کرد بورهان زەنگەنە هونەرمەندی کوردستان دانیشتوی ئوسترالیا بەشداری لە زنجیرە درامایەکی ئوسترالی بە ناوی ستیلتیس کە واتە بێنیشتیمان لە زنجیرە دراماکەدا دەیان هونەرمەند و ئەکتەری بەناوبانگی جیهانی هاژە بەشداریان کردووە و تەنانەت ئوسترالیەکان خۆشیان و خاوەنی خەڵاتە بەناوبانگەکانی جیهانن ئەو هونەرمەندانی کە بەشداریان کردووە لەو زنجیرە درامایە. دوایەوەی تورکیا ڕێکارەکانی خۆپاراستنی لە کۆرۆنا و قەدەغی هاتوچۆ تند کرد و کۆزانی لە ماوەی ڕابردووشدا بۆمان باسکردن ئەو دام و دەستگاکانی حکوومەت چەندین چالاکی جیاواز بۆ بەرزکردنەوەی مۆراڵی خەڵکو و ڕەخسانی کەشێکی خۆش بۆ هاوڵاتیان لە ئێستا لە ماڵەوە ئەنجامێن لە مێردین هونەرمەندان گۆرانی و میوزیک پێشکەش بە هاوڵاتیان لە ماڵەوەکەن ئێمە بینیمان کە پێچە سۆڤان ببێتە کللتوری وەرزی کۆرۆنا لە بەتایبەت شارە کوردیەکان هەر یەک لە جێ خۆی ڕۆژە بڵێن ئەنجومەنی گەڕەکەکە هاتبوو میوزیک و گۆرانی بۆژن وەستا لەلایەن پۆلیسەوە بە هەمان شێوە بە ئەمەش بینەری بین. لە ترکیە و باکوورێ کوردستانی بەرپرسن حکوومەتی و هەرێمی ژێ پابندبوونا وڵاتیان بڕێنمایان چالاکیên جوور بجوور لە داردخن نەتەنێ بە هوشیارiyên li malê bimînin di heman demê de birêya myûzîk û hunerê jî bang lê welatiyan têkirin pabendî rênman bin û li malê demên xwe berhemdar derbas bikin. Akademiya Huneriya Mêrdînê jî ji bo kesên di çarçoveya rêkarên Koronayê de li malê ne bi 4 zimanên ku li herêmê têne axiftin konserteke gerok pêşkêş kirin. Akademiya Hunerî bi hunermend û myûzîkjenên li ser pişta barhelgireke vekirî bi zimanên Kurdî, Erebî, Suryanî û Tirkî konsertek pêşkêş kirin. Hunermendan stranên rasen bi 4 zimanan kulan bi kulan geriyan û gotin. gelek şîniyên Mêrdînê jî derketin pencere û balkûnan û tevlî ahenga baldarbûnê bûn. Parêzgarê Mêrdînê Mustafa Yaman got welatî ji ahengê keyfxweş bûne û bi wan di rojên wekî hev de bûye cudahiyeke baş. Li gorî amarên tendirustiya Tirkiye li Mêrdînê heftê kes bi koronayê ketine û heya niha 6 kes bêmirine. Saziyên sivîl rexneyan li desthilatê digirin û dibêjin hejmara pişkinînên koronayê li Bakurê Kurdistanê bi giştî û li Mêrdînê yême. Dibe kêmbûna amarên pêketinê jî ji ber bêpişkinîn kirinê be. بەڵێ ئەم چەند ڕۆژە ئیتر هەوا بەرەو گەرمی ئەڕوات کەشەکە لە کەشی بەهاریایە بەڵام گەرمایەکی زۆرە من لە ماڵەوە پانکەم هەڵکردبوو زۆر گەرمان بوو با پێکەوە بزانی گۆڕانکاریەکان لە ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان چۆرەزان ئەم گەرمایە هیچ چییە؟
هەڵمەتی کوتانی مناڵان دژی نەخۆشیەکان لە هەرمی کوردستان دەستی پێ کردووە ئەو هەڵمەتە لە سلێمانی دەستی پێ کردو و ئەم ڕۆژ لە سنووری پارێزگای هەولێر دەست پێەکە ئەم ساڵ هەڵمەتی کوتانی مناڵان لەژێر چاودێریکی چڕ و تەندروستی ڕێکارەکانی خۆپاراستن لە کۆرۆنا بەڕێواچێت بۆ قسەکرد لەسەر ئەم بابەتە و چۆنێتی بەڕێوەچوونی هەڵماتەکە میوانداری بەڕێز دکتۆر بژار موسامان کردووە کە دەبێژی بەڕێوەبەتی گشتی تەندروستی هەولێرە لە ستۆدیۆ میوانی ئێمابێ بفەرمووی تێرە دکتۆر فەرمو دکتۆر بەخێر هاتی زۆر سپاس بەیانیتان باش بەیانی و باش دکتۆر چۆنی تەندروستی چۆنە باشتر زۆر سپاس زۆر سپاس ئەمڕۆ مە خەڵی ئەوە ناین تەنها باسی هەڵمەتی کوتانە لێ بکەین بە حکمیەوەی کە جەنابە تەبێژی تو ئەتوانی زۆر وەڵامی پرسیاری دیکەمان بیتەوە بەڵام سەرەتا لەوە دەست پێکەین کە بەپێی ئامارەکان چەند منداڵ دەبێت لە هەڵمەتی کوتانەکە سوودمەند بن بەپێی ئەو ئامارەی بەردەستن ژمارەکەی دەگۆڕێت ژمارەیەکی وتمان لە بەردەست نیە خۆ دەزانی سنووری پارێزگای هەولێر ئەمە بە دوو شێواز کوتانمان دەست پێ کردووە لە ناو سنتەری شار بە شێوەیەکی جیاواز و لە ناو سنتەری دەرەوەی شاریش بە شێوەیەکی تر بە ڕێژەکەی جیاوازە لە ئەوەی کە بتوانین ژمارەیەکدا بین بەڵێ کاک بژار پێمان بڵێ بەهۆیەوەی کەم دۆخازین هەموو کارێکی قورس کردو و گۆڕانکاری بەسەرانەوە هەڵمەتەکە بە چ شێوازێک بەڕێوەچی ئایا کارەکانی ئەوەی قورس نەکردووە یاخود چۆن لە ژێر ڕێنمایەکان بۆ خۆباراستن لە کۆرۆنا ئەو هەڵمەتە ئەنجامێن زۆر باشە ئێمە سەرەتا باسی کوتان بکەین بزانین کوتان چییە بۆ خەڵکی ڕوون بێتەوە و گرنگجی چییە کوتان مێژوەکەی دەگەڕێتەوە کۆتایی سەدەی حەفدەم کە کاتێک نەخۆشیێکی پەتایەکی درم بڵاو بۆ لەناو هاوڵاتیان پێی دەگوترا سمۆڵ پۆکس ئەمە نەخۆشیێکی کوشندە بوو خەڵکی نەیدەزانی ئەمە چییە و چۆن خۆیان لێ بپارێزن نەخۆشیێکی ڤایرۆسی بوو کە بینیان لە گوندێک یەکێک کە خاوەنی کۆمەڵە مانگایەک بوو تووشی نەخۆشیێکی تر بوو بەڵام خەفیفتر بوو کە پێی دەگوترا کاو بۆکس یعنی نەخۆشی ئەو مێکوتەی مانگا کاتێک کە هات بینیان هاتەنا ئەو کۆمەلگایە تووشی سمۆڵ پۆکس نەبوو ئەمە ئەوە ڕوون دەکاتەوە ئەمە پێشتر تووشی نەخۆشیەک بووە بۆیە ئێستا ئەم تووشی ئەم نەخۆشیە نابێت دەرکەوتکەوە توێژنەوە لەسەر ئەنجام درا و دەرکەوتکەوە ئەمە پێشتر بەرگری دروستکردوە دژی سمۆڵ پۆکس بە شێوەیەکی نەخۆشیێکی تری گرتووەکەەوە خەفیفترە بۆیە لەم کاتەوە دەستکرا بە توێژینەوە و دۆزینەوەی کوتان ئامادەکراوەیەکی بایۆلۆجیە کەەوە دەدرێت بە کەسەکە کە وەری دەگرێت بەرگری دروست دەکات دژی پەتایەکی دیاریکراوە ئەمەش کاریگەرترین ڕێگایە بۆ بەرگریکردن لە کۆمەڵە پەتایەکی کوشندە کەەوە چەند سەدەیەک بگەڕێنەوە دواوە پەتای کوشندە بوون ئەمانە لە ناو کۆمەلگا بۆیە لێرکوانە کوتان دروست کرا و دۆزرایەوە و کاریگەریەکی باشی هەبوو تاوەکو ئێستا نزیکەی 25 جۆری کوتان بەردەستن لە سەرانسەری جیهان و دەکرێت ئەم کوتانانە بە دوو شێواز دروست بکرێت یەکێکیان لەوانە ڤایرۆسەکەت دەکوژرێت و یاخود ئەم زیندەوەرە دەکوژرێت و بەشێکی لێوە دەگیرێت ناچالاکەکرێت بەڵێ ئەمە باز دەکەم ئێستا ئەوەی کە چەند دەکوژرێت بەشێکی لێوە دەگیرێت یاخود ئەوتە ناچالاک دەکرێت و دەدرێت بە کەسەکە و بەرگری دروست دەکات دژی ئەم نەخۆشیە و بۆ پرسیارەکەی بەڕێزت چۆن بەڕێوە دەچێت کوتان ئێمە بەداخەوە بەهۆی ئەم بارودۆخەوەکەوە سەرانسەری جیهانی گرتەوە و هەرێمی کوردستانیش بەدەر نەبوو لەم ڕوبەڕووبوونەوە و کاریگەری ئەم پەتای ڤایرۆسی کۆڕۆنایە بەداخەوە ئێمە بەهۆی پاراستنی تەندروستی هاوڵاتیان و مناڵان پرۆسەی کوتانمان دواخست بەپێی ئەوەی بە پشتبەستن بە ڕێنمایەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئێمە ڕاوێژمان لەگەڵیان کردو لە ناو خۆشمان تیمەکانی بەڕێبەرایەتی کاروباری پاراستنی تەندروستی و بەڕێبەری گشتی و تیمی وەزارەت بڕیادرەکەەوە کوتان بۆ ماوەیەک دوا بخرێت ئێمە کوتانی مناڵی تازەمان دوا نەخست ئەوانەی کە تازە لەدایک دەبن تەنها ئەو کوتانەمان داخستکەوە لە پاش یەک مانجی دەست پێ دەکات زیانی نابێت بۆ تەندروستیان دواکەوێت ئەو کوتانە ئەمە هەر وەکو ڕوونم کردەوە ئەمە بە پشتبەستن بە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەم بڕیارەماندا و بەهۆی ئەوەی کە شیکردنەوەمان کرد ئەگەر هاتو کوتان هەبوایە بنکەکان کراوەبانە ڕەنگە بوو باە سەرچاوەیەک بۆ بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا بەڵێ ئێمە ئەو بڕیارەماندا و بڕیارێکی دروست بوو
لەو کاتێکەوە پەتای ڤایرۆسی کۆڕۆنا لە ئاستێکی مەترسیداردا بوو و ئێستاش مەترسی هەیە بەڵام دۆخەکە باشتر بووە ئێمە پرۆسەی کوتانمان دواخست و پاشان ڕاوێژکردن لەگەڵ ڕێکخراوی تەندروستی جیهانی بڕیارماندا پرۆسەی کوتان دەست پێ بکەینەوە و دەست پێکردنەوەکەش بە شێوازێکی جیاواز دەبێت لەوەی پێشووتر کەواتە قەدەغەی هاتوچۆ کاریگەری هەبووە لەسەر ئەم هەڵمەتەی کوتان چۆن ئاسانکاریەکەن بۆ کەسانی کە منداڵیان هەیە لەو تەمەنە و دەبێت کوتانەکانیان بۆ ئەنجام بدرێت زۆر ئێمە هەر منداڵێک کە دێت کوتانی دەکا کارتی خۆی تایبەتی هەیە دەکرێت لە بازگەکان ئەم کارتە بەکاربێنێت یاخود ئێمە ڕێشوێنی تریشمان هەیە کەوا دەتوان هێڵی گەرم هەیە 122 پەیوەندیان پێوە بکەن و ئەمە داوا بکەنەوە منداڵەکەیان کوتانی هەیە بەڵام بەر لەمە ئێمە قۆناغێکی ترمان دەست پێ کرد ئێمە لە ناو سنتەری شار نزیکەی 25 بنکەمان کردەوە کەوا کوتانی لی ئەنجام دەدرێت لە هەر بنکەیەک ژمارەیەکی تایبەتمان داناوە کەسێکمان تایبەت کردووە بەوەی کەوا پەیوەندیەکان وەربگرێت هاوڵاتیانی هەر گەڕەکێک با بڵێن ئێمە لە بنکەی تەندروستی گەڕەکی با بڵێن هەولێری نوێ بنکەی تەندروستەکەی لەوێن ژمارەی پەیوەندیمان داناوە خەڵکەکەی دانیشتوانی ئەم گەڕەکە دەتوان پەیوەندی بەم ژمارەوە بکەن بۆ دانانی مەوعید ینی کاتیان بۆ دابنێت ئەمە لە هەموو بنکەکان پەیڕەو دەکرێت و ئەم کاتدانانە بۆ ئەوەیە تاوەکو قەڵباڵغی دروست نەبێت بەریەکەوتن دروست نەبێت بۆ سەلامەتی منداڵان و خانەوادەی ئەم منداڵەیە چەندین ڕێشێنی تریشمان گرتووەتە بەر لە ناو بنکەکە چۆن وا بکەین کەوا ئەم بنکێ نەبێتە سەرچاوێک بۆ گواستنەوەی بەتاو بەریەکەوتن زیاد نەبێت بۆ نمونە ئێمە دەرکەی چوونە ژوورە و دەرکەی هاتنە دەرەوەمان جیاواز کردووە کە ئەمە منداڵێک دێ لەگەڵ خانەوادەکەی بە دەرکێک دەچێتە ژوورەوە بە دەرکێکی تر دەڕواتە دەرەوە لەوێن دەر لە پێش بینایەکە کەسێکمان داناوەکەوە با بڵێن ئەگەر هاتوو لە یەکێک زووتر هات لەبەر لە مەوعیدەکەی خۆی کورسی دابنێت و نێوانیان لە مەترونیوێک زیاتر بێت و پێداویستی خۆپارێزیەکانمان لەوێ داناوە هەم بۆ ستافەکە و هەمیش بۆ ئەو خانەوادانێکەوە سەردانی بنکەکە دەکەن باشە دکتۆر باشتر نەبوو تیمەکانتان سەردانی ماڵەکان بکەن ئێمە زین پێشوەی کە قەدەغی هاتوچۆ بێ بزەبت هەموو تیمەکان خۆیان زۆربیان سەردانی ماڵەکانیانە کرد و ئاماژیان بە کوتانی و مناڵایە بەڵام ئێستا ئەو قەرەباڵغی دروستە بێ شتێکی وە باشتر نەبوو خۆتانەوە ئێمە لێ ناگەڕێن قەرەباڵغی دروست ببێت و ببێتە هۆی ئەوەی بەریەکەوت زیاد بێت بە چەند ڕێشوێنێکمان داناوە بەڵام ئەوەی تۆ باسی دەکەی ئێمە گفتوگۆمان لەسەر کرد و لێکدانەوەمان بۆ کرد بینیمانکەوە ئەگەر ئێمە لە ناو بنکێکی تەندروستی هەڵمەتی کوتان بکەینەوە سەلامەترە لەوەی ئەم تیمە بڕوە ماڵ کە ڕەنگە پێداویستی سەلامەتی لەم ماڵانەدا نەبێت کەەوە ماسکە یان خود دەمامک یاخود دەستکێش ڕەنگە ئەم تیمە کاتێک دەڕواتە ماڵێک ئەگەر هاتوخوا نەخواستە ئەم خانەوادەی هەڵگر بوون ئەم تیمە تووشی ئەم ڤایرۆسە ڕەنگە ببێت کاتێک ئەم تیمە توش دەبێت ئەم کەسە کە هەڵمەتەکە ئەنجامداد لە ماڵێک بۆ ماڵێک ڕەنگە ئەم ڤایرۆسە بۆ ئەم ماڵە بگواستنەوە ئاسانترە بەڕاست بەڵام ئێمە لە ناو بنکەکە چەند ڕۆژێنێکمان داناوە تەواو نەکرد بە تەواوی کەم جگە لەم دەرکەی چوونە ژۆر و دوکەی هاتنە دەرەوە ئێمە لە ناو بنکەکە هەوڵمان داوە پەنجەرە و دەرگاکان بە شێوەیەکی کراوە بێت تاوەکو هەوا گۆڕچەی تێدا ڕوو بدات و هەوایەکە پاک بێتەوە ڕێوشوێنێکی ترمان داناوەکەوە نابێت خانەوادە دوو کەس سێ کەس چار کەس یاخود لەگەڵ خۆی بێنێت تەنها ئەو منداڵی پێویستی بە کوتانە لەگەڵ یەکێک لە ئەندامانی خێزانەکەی بێتە ژوورەوە و دوای هەموو ئەمانش ئێمە هەروەکو ڕامگەیاندکەوە ئێمە ژمارەی پەیوەندیمان داناوە ئێمە زۆر تاکید لەوە دەکەینەوە کە تیمەکانی وێن دەرێت لە شوێنەکەش لە ناو بنکەکە دڵنیان دەکەنەوەکەوە تەنها لە کاتی خۆیان بێت نەک زووتر نەخ درەنگتر بەڵێ هیچ جێگرەوەیکی تر هەبوو لە جاتی دەرزی کوتان مەرجش نییە بڵێ دەرزی هەر کوتان چونکە کوتانی لە ڕێی دەمەوە هەمانە و کوتانیشمان هەیە بەڕێ دەرزی هیچ جێگرەوەکی تر نابوو لە جیات لە بەرێکە ئەم دۆخە ئاوهایە بەکاری بێنن نەخێر کوتان تەنها ڕێگەیەکی کاریگەرترین ڕێگایە بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی چەند نەخۆشیەکی چەمپەتایەکی درمی کوشندە هیچ دەرمانێک نییە چارەسەری ئەمانە بکات تەنها کوتان نەبێت کوتان تۆ یەک جار کوتان دەدەی بە منداڵ کە بەپێی خشتەکە سەرەتای لەدایکبوونێتی لە هەفتە یەکەم لە دوو مانجی یەکەم مانجی چوارە مانجی شەشەم مانجی نوێم مانجی دوازدە پازدە هەژدە بێگومان دکتۆرەوە کاریگەری خۆشیە و گرنگیشە ئەوە ئێوە هەم بۆ هاوڵاتیان ڕوونکەنەوە ئەوە تا ئەگەر ئێستا پێکوتەیەک هەبووە بۆ ڤایرۆسی کۆرۆنا بەم شێوەیە جیهان گیرۆدەی نابوو بێگومان
بەڵام دکتۆرە ئێستا لەوانەیە زۆر کەس ناتوانێت ئێستا بێت ئیتر بە هەر هۆکارێک بێ هاتوچۆ بێشتێ ئەوانەی کە بوون مونە ناتوانن بێن ئەتوانن دوای ئەم دۆخە مناڵەکان تەنیا کاریگەریە بێ لە سەریان و ینی گرنگی چییە و کوتانە لە ئێستاکە بەنجام بدرێت ئەم کوتانە گرنجێکی زۆر 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 گرنگی هەیە زۆر تایبەتی هەیە گرنجەکەی لەبەر ئەوەی ئێمە ئەوەندەی توانیمان دوای بخەین بەڵام لەم وادەیە نەمان دەتوانی دوای بخەین ئەگەر ئێمەش بمانتوانی با یاخود کاریگەری نەبووە ئێمە نەمان دەکردەوە بەم دۆخی ئێستاکەوە قەدەغی ئاتوچۆ هەیە بەتای ڤایرۆسی کۆڕۆنا لەسەر خراپە دوای خەن یعنی ئەگەر ناتوانن دوای ئەم دۆخە ئەوانەی کەەوە منداڵەکانیان بە پێی خشتەکانی لە بەردەستیان ئەگەر کاتیان هاتووە تکایە سەردانیان بکەن با هیچ خانەوادەیەک بیر لەوە نکاتەوە بڵێ من دەڕۆمەوێن ڕەنگە تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بم یاخود قەدەغی هاتوچۆیە ناتوانم سەردانی ئەو بنکێ بکەم ئێمە هەموو ئاسانکاریەکیان بۆ دەکەین دەتوان پەیوەندی بە هێڵی گەرم بکەن ئەوانە توانن بێن ناڵەکەیان بۆ بکەن ئەگەر هاتوو خانەوادەکەی ڕەنگە ساری نەبێت ڕەنگە هۆکاری هاتوچۆیەکەی ئەستەم بێت ئێمە دەتوانین بە هەموو شێوەیەک هاوکاریان بکەین لەبەر ئەوەی کاریگەری و کاریگەری نەرێنیەکانی پێنەدانی ئەم کوتانە زۆر زیاتر لەوەی دکتۆر یعنی پێمان بڵێ لەو کاتە هیچ فەحسێکی ڤایرۆسی کۆڕۆنای بۆکەن بۆ مناڵەکەیان بۆ کەسەکەی کێناوێت ئێمە تیمەکان دامان ناوە لە ناو بنکەکە کەوا ڕێکاری خۆس سەلامەتی و خۆپارێزی دەگرنە بەر بەڵام هیچ فەحسێکی کۆڕۆنا پشکنینی کۆڕۆنای بۆ ناکەین تایبەت بە کۆڕۆنا بەڵام پشکنینی تای بۆ دەکرێت و دڵنیا دەبینەوە لەوەی کەوا ئایا ئەمە تایلێ یاخود ناکە سەرەتایی بە تای ڤایرۆسی کۆڕۆنایە بە خۆ دەزای ناکرێت ئێمە هەر کەسێک بێ پشکنی کۆڕۆنای بۆ بکەین چونکە چەند کاژمێرێکی دەوێت پرۆسەکە ئەستەم دەکات و ڕێکاری خۆپارێزی گشتگی لە ناو بنکەکان پەیڕەو کراوە بە هەمان شێوەی کەوا لە سانتەرەکانی کۆڕۆنا دانراوە ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کەوا پەتایەکە نەگوازرێتەوە ئەگەر هاتو خوا نەخواستە خانەوادەیەکیش هەڵگر بوو زۆر باش هەر لە سەرەتاوە کە هاتی وتمان دەرفەتەکە ئەخۆزینەوە مەژ نییە تەنها پرسیارەکانی کوتانت لێ بکەین چونکە ئێمە لە دۆخەکانی و جەنابیشت وتەبێژیت و دەتوانانی هەندێک پرسیارمان وەڵام بیتەوە یەکێک لەو پرسیارەیە کە هەمانە ئەوەیە کە ئێستا ئاماری توشبووان گەیشتۆتە چەندێک لە کوردستان لە کوردستان بۆ کۆڕۆنا بە شێوەیەکی گشتی لە کوردستان ئەوەش ئیزافەکەم چەندێکیش چاک بوونەتەوە لە کوردستان خۆتان ئاگدارن 300 و نزیکەی 330 تقریبا زیاترە لەوە بە دەقیقی دوونێشە و هەندێک ڕاگەێنە دوو حاڵەتی تر بەڵام لە هەولێر ئێمە 169 حالەتمان هەیە تاواکو ئێستا توش بوونە 112یان چاک بوونەتەوە ئەمە ڕێژەیەکی زۆر باش و دڵخۆشکەرە و تقریبا 56 حاڵەتمان ماونەتەوە هیچ مردنێکمان نیە سواز بۆخوا و لەو 56 کە ماونەتەوە ئەو 100 کە چاک بوونەتەوە هیچیان پێویستیان بە هەناسەدانی دەستکرد نەبووە و پێویستیان بە چاودێری یەکەی چاودێری هەناسەدانی سڕ نەبووە و تاوەکو ئێستا ئامارەکان دڵخۆشکردن لە ڕووی کاتەباری تەندروستیان جێگیرە بەڵێ باری تەندروستی ئەتوانن دکتۆر بڵێن ئێستا بارودۆخەکە لە ژێر کۆنتترۆلە ئێمە بەر لەوەی بڵێن بارودۆخەکە لە کۆنتترۆلدا دەبی بگەڕێنەوە چۆن ئەم بارودۆخە بەو شێوەیە کۆنتترۆل بوو ئێمە دەبێت بگەڕێنەوە سەرەتای سەرهەڵدانی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا لە وڵاتی چین کاتێک لەوێ بڵاو بۆ تەشەنەی سند لێرە بەسەرپەرشتی و لە سەرفەرمانی ڕێزدار جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێنمایی خۆپارێزی و چارەسەری تایبەت و گشتگیر دانرا بەر لە هەموو ڕەنگە زۆربەی وڵات و ناوچە وڵاتان ئەم پەتایان بە گرنگی و مەترسیدار نەزانی بێت لێرە ڕێکارەکان زۆر بە خێرایی و لە سەرەتایەکی زوو دەستی پێکرد هەروەکو خۆتان ئاگادارن و هاوڵاتیانیش ئاگادارن ئێمە دەستمان بە چەند قۆناغێک کرد کە چەند پرۆسەیە کرد لەوانە بڵاوکردنەوەی هۆشیاری تەندروستی لە ناو کۆمەڵگە و لە ناو دام و دەستگا حکوومیەکان و قوتابخانەکان بەر لە داخستنیان و هەروەها ئێمە کەرەنتینکردنمان دەست پێ کرد لە سەرەتای کۆتایی مانجی یەک سەرەتای مانجی دوو ئەو هاوڵاتێکەوە لە چین دەگەڕانەوە کەواتە با من لێرە جەنابە بوەستم کەواتە ئەکرێ بڵێن ڕۆژانە ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆڕۆنا لە وڵاتانی تر بەرەو هەڵکشانە چێت بەڵێ و لە کوردستان بە پێچەوانەوە ئەوە بۆ چ میکانیزمێکە گەڕێنیتەوە ئەگەر ڕوونکردەوەمان لەسەرەوە بۆ بیت ئەمە بە ئەو میکانیزمانەیەکەوە ئێستا شیم دەکردەوە ئێمە چەند پرۆسەیەکمان دەست پێ کرد پرۆسی یەکەم باس کرد دووەم کە کەرەنتینکردن بوو ئەو هەڵاتیان لە چین دەگەڕانەوە ئێمە لە کۆتایی مانجی یەک و لە سەرەتای مانجی دوو دەستمان بەوە کردکەوە ئەو هەڵاتیان لە چین دەگەڕێنەوە جیایم بکەینەوە لە شوێن تایبەتیان دابنێن پاشان کاتێک گەیشتە وڵاتی ئێران گۆڕانکاریەکان خێرا بوون ئێمە دەستمان کرد بەوەی کەوا سنوورەکان تون بکرێت و
ئەو هاوڵاتیانکەوا لە ئێران و لە هەر وڵاتێکی تر دەگەڕێنەوە دەست پێین بە کەرەنتینکردن لە هوتێلەکان لە نەخۆشخانەکانیان دابنین ئەوانەی کە پێویستیان بە کەرەنتینە و پاشان کاتێک کە ئێمە توش بوو لە ناو هەرێمی کوردستان تۆمار کرا گۆڕانکاریەکان خێراتر بوون و ڕێکارەکان تونتر بوون بۆ ئەوی تەشەنەکردنی ئەم ڤایرۆسە نەبێتە ناو تەشەنەی ناو کۆمەلگا و ڕێگری بکەین لە بڵاوبوونەوەی ئێمە دەستمان کرد بە ئامادەکردنی سنتەری دەستنیشانکردنی کۆڕۆنا و بە هەمان شێوە بە هەمان میکان بە پشتبەستن بە ڕێکخراوی تەندروستی جیهانی بە هەمان میکانیزم تاوەکو ڕێکی بخەین و گونجاو بێت بۆ دەستنیشانکردنی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا و چەند نەخۆشخانەیەکمان ئامادە کرد ئێمە ڕێکارەکان زۆر لە سەرەتا بوو بۆیە ئێمە گەیشتینە ئەم قۆناغی ئێستاکە کەوا لە ژێر کۆنتترۆڵێکی باشدا بێت بە تایبەتی لە شاری هەولێر باشە ئێمە زیاتر لە هەفتەیەکە تاوەکو ئێستا هیچ توش بووێکمان تۆمار نەکردو ئەوە جێ دڵخۆشیە دکتۆر باسیەوە کرد ئەم هەموو ڕێکارەتان گرتوۆتە بەر چەند شوێنێکتان دیاری کردووە هەموو ئەمانە جگە لە ئەرکوماندووبوونی کارمەندانی تەندروستی بودجێوێت ئایا بودجەیەکی وا پێویستان لە بەردەستا و وەزارەت یاخود هیچ بەتایبەت کە باسی ڕێکخراوی تەندروستی جیهانی و کرد هیچ هاوکاریەکی مادی کراوە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان یاخود تەنها هاوکاریەکان معنەوی بوون خۆی بودجەی وەزارەت ڕەنگە پەیوەندی من وتەبێژی وەزارەت نەبم بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر بەڵام ئاگادارن بە حکومەوەی کە لە ناوەکان ئێوە ئاگادارن کە ئەم کارانە پێویستی بە بودجەیە بەڕاستی هەر بە ئەرکوماندووبوون ناکرێت ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان درێخی نەکردووە لە دابینکردنی بودجە و پێداویستیەکان و هەموو ئەو کەلوپەل و پێداویستی پزیشکانێکەوە پێویستن بۆ پاراستنی هاوڵاتیان و پزیشکان و کارمەندان و تیمەکانی هێزەکانی ناوخۆ لە ئەم پەتایە بەڵام ڕێکخراوەکانی جیهانی بەو شێوەیە نەبوو کەوا پێویست بوو هاوکاری هەرێمی کوردستان بکەن ڕەنگە ڕێکخراوی تەندروستی جیهانی هەندێک هاوکاری پێشکەش کرد بێت لایەنەکانی ڕێکخراوە جیهانیەکان نوێنەری وڵاتان لە هەرێمی کوردستان لە وڵاتی چین لە وڵاتەکانی تر هاوکاریان پێشکەش کردووە بەڵام ڕەنگە بەو ڕادێنە بێت بە حکوومەتی هەرێم خۆی سەرجەم پێداویستیەکان و بودجەی تەواوی تەرخان کردووە بۆ سەلامەتی هاوڵاتیان و سەلامەتی تیمە پزیشکەکان و تیمەکانی هێزەکانی ناخۆ بەڵێ پرسیارێکم بۆ دروست بوو کە باسیەوەت کرد ئەو هەفتەیەکە وتمان هیچ کەسێکمان تۆمار نەکردووە کە تووشی ڤایرۆسی ئەم هەواڵە دڵخۆشکەرە بەڵام نابێت ئەمە ببێتە هۆی ئەوەی خەڵک بڵێت تەمام تەواو ئەو ڤایرۆسە مەترسینەمە ئێمە تاواکو ئێستاش دەمەی ئەوەی ڕوونکەمەوە تەواوم نەکرد تاواکو ئێستاش هەولێر و هەرێمی کوردستان لە مەترسیدایە تاوەکو ئەو کاتەی پێکوتەیەکی کاریگەر دەدۆزرێتەوە ئەم پەتایە مەترسیەکی گەورەیە دەبێت هاوڵاتیان پابەندن بە ڕێنماییەکان حکوومەتی هەرێمی کوردستان و لێژنەی باڵای بەرەنگاربوونەوەی پەتای ڤایرۆسی کۆڕۆنا لەبەر ئەوەی ئەم پەتایە ئەگەر هاتوو ئێمە هەڵگرێکمان هەبوو تێکەڵاوی ناو کۆمەلگا ڕوویدا کە ئەم هەڵگرەمان نەدۆزی بۆ ئەمە دووبارە دەمانگەڕێنێتەوە خاڵی سفر و ڕەنگە خراپتر بێت لەم وڵاتانێکەوە ئێستا دەیبینین لە چەند وڵاتێک باریان زۆر تێکچووە زۆر سپاس بەو هیوایان ڕۆژێکە بێت چۆن ئێستا هەڵمەتی کوتان دەستی پێکردووە دژی چەندین نەخۆشی و گرنگیشە بۆ هیوایان ڕۆژێکیشە بێ هەڵمەتی کوتان و ئەو پێکوتانە ببێت دژی ڤایرۆسی کۆڕۆنا زۆر سپاس بۆ بەڕێستان کە لێرە میوان بوون بەڕێز بژار موسا و تەبێژی بەڕێوەبەرایەتی تەندروستی هەولێر زۆر سپاس بەخێر هاتی بەڵێ لە چەند وڵاتێکی جیهان بە پزیشکان دەڵێن سوایسپی بەهۆی ئەو قەیرانەی کە لە سایی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا هاتە ئاراوە هەموو جیهانی گرتەوە ئێستا جیهان چاوی لە دەستی پزیشکان و کارمەندانی تەندروستیە و هەروەها کۆمەڵگەکان کەوتونەتە ژێر دەست و چاودێری ئەم سوپایە بۆیە لە چەند وڵاتێک بە سوایسپی ناسراون تا پێش سەدەی 19 جلوبەرگی پزیشکان سپی نەبوو بەڵکو بە پۆشاکی ڕەشەوە دەرەکەوتن چەند دڵتان کە ناخۆشە زۆر چاک ناویتەوە گەر نەخۆش بی ڕەنگی ڕەش لەلایەن کە سوکاری نەخۆشەکان و بە ڕەنگێکی مەترسیدار و سامراک بینراوە نەکەر بۆ نەخۆشەکانی شەر بۆ هەموو کەسێکە ئەگەر لە دۆخێکاوی تەندروستی تاو نەبێت دڵت توندە پێبێت باش بووە کە گۆڕیویانە وەک ئەوەی کە چاوەڕێی مەرگی ئازیزانیان بکەن چونکە ناخۆشە هەر پێشەوەی چاک بێتەوە پرسیان بۆ دانا وانە بۆیە ئەو بڕیارە دراوەکە ڕەنگی جلوبەرگی پزیشکان بگۆڕێ بۆ سپی سوڤان کۆلێژی پزیشکی زانکۆی ئەمریکا ئاماژەی پێکردووە کە گۆڕانکاریکی گەورە لە پیشەی پزیشکی ڕوویاوە چونکە ئەوان بەرپرسیارن بەرامبەر تەندروستی هاوڵاتیان بەهۆی ڕۆڵی کاریگەری ئەو توێژە لەم دۆخە کە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا هاتوۆتە ئاراوە
ئەڵێ وەک چۆن بە نەوتەڵێن ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش ئێستا لە چەند وڵاتێک بە کارمەندان و پزیشکان ئەڵێن سوپای سپی بۆ ڕۆژی ڕەش بەڵێ هەر بەجددی سوپایەکی تەواون چونکە وەرە نە شوێنێک هەبێتەوە لی بخەوی ناخواردنێکی ڕێکوپێکە بێ وەکو لە ماڵەوە چۆن لەسەر سفرێک دانیشی نان ئەخۆی نە کاتێکە دەبێ بۆ پشودان ڕێک وەکو سوپایەکە چۆن دایمە لە ئەرکان چۆن چاوەڕێی ئەواکەن کە دژمنێک یان نەیارێک هێرش بۆ وڵاتەکان ئەبات لە ڕەبایەکانە نەشوێنی خەوتنیان ڕێک و پێکە نە خواردنیان باشە نە کاتەکەیان کاتی ئیسراحەتی تایە بۆیە ڕاستی سوپای سپی ئێمە سوپاسی سوپای سپی خۆمان ئەەکەین لە هەرێمی کوردستان کە ئەرکی ئەویان گرتوتە ئەستۆ ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا بوونەتەوە کاتی خۆیانیان دانەوە لە ماڵەکانیان لە کەسوکاریان دوورن و ڕوبەڕووی ئەم پەتامەترسیدارە بوونەوە. بەڵێ بەپێی راپۆرتێکی گۆڤاری فۆربیسی ئەمریکا ئەو وڵاتانی لەلایەن ئافرەتانەوە سەرکردایەتیان نەکرێت لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەراورد بە وڵاتانی دیکە سەرکەوتووتر بوون. گۆڤارەکە هەریەک لە وڵاتانی ئەڵمانیا و نیوزیلەندا، تایوان، دانیمارک، نەروێژ، فینلاند، ئایسلندای بە نمونە وەرگرتووە کە سەرۆکەکانیان و سەرکردەکانیان ئافرەتن و سەرکەوتوش بوون. بەپێی راپۆرتێکی گۆڤاری فۆربسی ئەمریکا وڵاتانەی لەلایەن ئافرەتانەوە سەرکردایەتیان دەکرێت بەراورد بە وڵاتانی دیکە زووتر ڕێکارەکانی خۆپاراستن لە کۆرۆنایان گرتووەتە بەر و لە هەڵمەتی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا سەرکەوتوو بوون. وەک گۆڤارەکە ئاماژەی پێی کردووە خانمە سەرکەوتووەکان ئەمانن. ئەنگەلا مەرکەڵ ڕاوێژکاری ئەڵمانیا کە یەکێکە لەو ئافرەتە سەرکەوتوانە و لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەوڵی گەورە و گرنگی بۆ پاراستنی خەڵک لەو پەتایە داوە. مێرکەڵ هاوڵاتیانی ئاگادار کردوێتەوە کە لە سەدا هەفتای خەڵک تووشی کۆرۆنا دەبن، بەڵام ئامادەکاریە پزیشکەکان کراون و کەمترین ڕێژەی مردن بە کۆرۆنا بەراورد بە تووشبووان تۆمار کراون. لە ڕاپرسیەکەشدا لە سەدا 66 ئەڵمانیەکان حکوومەتەکەی مێرکەڵ لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا بە سەرکەوتوو دەزانن. تایوان کە خێراترین وڵات بوو لە گرتنەبەری ڕێوشوێنی خۆپاراستن و ڕێگری لە بڵاوبوونەوەی کۆرۆنا، ئەو وڵاتە بە سەرکردایەتی سای ئینگون 124 پێوانەی بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی کۆرۆنا دانا بەبێ ئەوەی داوای هاوکاری لە وڵاتان بکات و هاتوچۆ قەدەغە بکات. بەڵکو بە پێچەوانەوە تایوان هاوکاری وڵاتانی کردووە و لە هەنگاوێکدا 10 ملیۆن دەمامکی ڕەوانی ئەمریکا کرد. بە پێیامارەکانیش تا ئێستا تەنیا 6 کەس بە کۆرۆنا لە وڵاتە گیانی لەدەستاوە. جاسین دە ئاردرین خانمە سەرۆکوەزیرانی نیوزیلەندا لە پێناو پاراستنی هاوڵاتیان و ڕێگری لە بڵاوبوونەوەی کۆرۆنا بە پەلا بڕیاری داخستنی شار و شارۆچکەکانی دەرکرد و هاوکات ئەو گەشتیارانەی سەردانی وڵاتەکەی دەکەن لە خەڵکی وڵاتەکەی جیا کردەوە. بەڵام کاتێک ژمارەی گیان لەدەستان بە کۆرۆنا لە نیوزیلەندا گەیشتە 6 کەس، ڕێگەی نەدا هیچ هاوڵاتێکی بیانی سەردانی ئەو وڵاتە بکات. سانا مارین خانمە سەرۆکوەزیرانی فینلەندا داوای لە کەسایەتیە کاریگەرەکانی وڵاتەکەی کرد هەڵمەتی هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە کۆرۆنا ئەنجام بدەن و تا ئێستاش 3000 کەس لە وڵاتە تووشی کۆرۆنا بووە کە بەراورد بە وڵاتانی دیکە زۆر کەمترە. کاترین جاکۆیس دۆتیر خانمە سەرۆکوەزیرانی ئایسلند بە خێرایی بڕیاری داخستنی ناوەندەکانی خوێندنی دەرکرد و پشکنینی بێبەرامبەری کۆرۆنای بۆ هاوڵاتیان دەستەبەر کرد. هەریەکە لە ئێرنا سۆلبەرگ خانمە سەرۆکوەزیرانی نەرویج و مێت فریدریکسن خانمە سەرۆکوەزیرانی دانیمارک لەگەڵ بڵاوبوونەوەی کۆرۆنا لە کەناڵە تەلەڤیزیۆنیەکانەوە ڕێنمایی خۆپاراستن لە کۆرۆنایان ئاراسەی خەڵک کرد و هەردوو خانمە سەرۆکوەزیران کۆنفرانسی ڕۆژنامەوانیان بۆ منداڵان ئەنجامدا و ڕێگریان لە تەشەنەکردنی کۆرۆنا لە وڵاتەکەیان کرد. بێگومان ئافرەتان ئەوە دەرەخاکە سەرکردەکانی وڵاتانە ئافرەتن و بە چ شێوازێک بەرەنگاری کۆرۆنا بوونەتەوە دەریەخات کە توانا و بەهرەی ئافرەتان لە هەر ئاست و بوار و کارێکدا بێت
هیچی کەمتر نییە لە پیاوان و بگرە زۆر جار زیاتریشە لە کۆنتترۆلکردنی شتەکانیشە کە بەڵێ. هەر قەیرانێک بێتە ئاراوە کۆنتترۆلکردنی لەلایەن ژنانەوە بە شێوازێکی ترە ناتوان بۆ هۆی کە زۆر لە پسپۆران باسی ئەوە لەواکەن کە لایەنی بە سۆزی ئافرەتان گرنگی هەیە لە هەموو بابەتێکە لە بەرەوەی ژنان زۆر بە سۆزانەتر مامەڵە لەگەڵ بەڵێ فەیلسوفێکی شەیە ئەڵێگەر سەرکردایەتی هەموو وڵاتەکان هەر وڵات و سەرکردایەتێکی بدرایەتە ژن هیچ کات شەڕ لە هیچ وڵاتێکە ڕووی نادە. لەگەڵ سەرهەڵدانی کۆرۆنا کەرەنتینکردن و مانەوە لە ماڵەوە تاکە ڕێگەی بەرەنگاربوونەوە بۆ خۆپارێزی لە ڤایرۆسەکە و بۆیە لە جیهانە هەر کەسێک بە جۆرێک کاتەکەی لە ماڵەوە و مانەوە کە لە ماڵەوە بێت بەسەری بردووە خۆی کەرەنتین کردووە بە شێوەیەک کە کاتەکەی پڕ بکاتەوە. لەو نێوەندەشە چەندین شێوازی جۆرا و جۆرمان بینی یاخۆ هەن کە بوونەتە جێی سەرنج و هەواڵی ناوخۆیەکان و میدیایەکان و باسی سۆشیال میدیا. کیکیاوە کچێکی ژاپۆنیە و تەمەنی 27 ساڵە بە ناوبانگیشە ئەم کچالەوەی کە لە کاتی سەر هەڵدا کاتێک ینی بەناوبانگبوونەکەی لە کاتێک سەری هەڵدا کاتێک لە ماڵەوە کەرەنتینە بوو پێویستە خۆی بە شتێکەوە سەرقاڵ بکات بۆیە ڕۆژانە ئەو هەموو میوەکان کۆ ئەکاتەوە شی ئەکاتەوە و ئەیان ژمێرێت. تااقەتێکی باشە سۆڤان بە تایبەت کیوی و شلیک ئەو هەموو دەن کۆڵەوردەی تایە خودت گەنمە شامی دانیشی یەک جای کەیتەوە بیشی بژێری ئەو جگە لە ناوکی میوەکانی ڕیشاڵەکانی بۆ نمونە سەر ڕیشاڵی ئەو پرتەقالە چەندێک ورد و زۆرە تر دیارە کاتەکەی زۆر باش تەواو کرد و بەڕاستی شتێکی سەرنجڕاکێشە چەند هەفتەی لەمە پێش بوو باسی کەسێکت کردوتت لە تۆڕی کۆمەڵایەتەکان بینەوەسێتی لەمەە لە ماڵەوە بووم 1 کیلۆ نیسکم بژاردووە کە چەند دەنگ بۆ ئەجا ئەوەشی ڕاست کردبووە کە عادەتەن پاکەتێک لێنس ئەو تیشوانی بەکارێنین لێ نووسراوە 300 دانە وتی وەڵا بژاردومە 297 وەسیانی سیانێکم بوو بیرۆکەکەی لە ئێمە وەرگرتووە. بڕیار بووەم ساڵ مۆزەخانەی گەورەی مسر کە دەکەوێتە ناوچەی گیزەی هەرەمەکان بکرێتەوە بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و پابندبوون بە ڕێنمای تەندروستیەکان کردنەوەی ئەو مۆزەخانەیە بۆ ساڵی داهاتوو دواخرا. مۆزەخانەیە مەزنا مسرێ جهێک و بڕیارە بە جوانترین ئاوا دیروکە شارستانیە تا فێرعەونên مسرê nümayiş biked. Ew şaristaniya ta ku bi êk li kevintirînên cîhanê têzanîn. Yek ji wan şînwarên here dîrokî ku biryare di vê mozexaneya nû da bihê nümayiş kirin, peykerê Fîr'ewn, Axnaton û kevlojanka Anix Amon ji fermanrewayên Misra kevnin. مۆزەخانە ku dema 10 salane kar li setê kirin dikeve navçeya gîzeya heremên Misrê. Biryar bû îsal ev mozexane bihêve kirin lê vayrosa koronayê bençêla Fîr'ewnên Misrê jî girtiye. Bi sedema bilabûna koronayê û pabendbûn bi rênemayên xweparêziyê ber pirsên wî welatî biryar daye vekirina mozexaneyê paş bêxin. کردنەوەی مۆزەخانەی گەورەی مسر بۆ ساڵی 2021 دوا دەخرێت هەروەک یاریەکانی ئۆلۆمپیک و سەرجەم ڕووداوەکانی دیکە کە بۆ ساڵی داهاتوو دواخراون. ئەم ماوەیەش هاوکار دەبێت بۆ ئەوەی ئەو 5,000 کرێکارەی لە ناو مۆزەخانەکەدا کار دەکەن بە شێوەیەکی باشتر کارەکانیان بەڕێوەبرن. سەرەتای ساڵی 2021 مۆزەخانەکە دەکرێتەوە. مۆزەخانە ku 1 milyar dolar têçû hebûye heya niha jî kartêde berdewam ew nohat ji sedeya projeyê pidawî hatiye. Demê yasaya vekirina projeyê pêwîst bû zûtir ba lê bi sedema krîzên darayî çendîn caran hatiye paşxistin. Mozexane ji çendîn holên berfireh û pêşkeftî pêk tê ku dikare nizîkî 50,000 parça şînwaran kom bike. Fîr'ewnên Misrê jî bi wê şaristaniya ta mezna xwe ve niha beramber vayrosekê serdayînaye. بەڵێ کاتژمێرێک پێکەوە بووین و کۆمەڵی بابەتی سەرنجڕاکێشمان بۆتان ئامادە کرد بوو کۆمەڵی هەواڵیشمان پێگەیاندن ئەمە بوو ئەو کاتژمێرەی کە ئێمە لەگەڵ ئێوە بەسەر برد هیوادارین کە سوودی هەبوو بۆتان. هەمیشە تەندروست باش بن و هەر شاد بن.